هەر ئافرەتێک زەواجی کردووە تەمەنی گەیشتووە 25 ساڵ یا 3 ساڵ زەواجی کردووە پێویستە ئەم تێستە ئەنجام بداتەوە. طبعاً ئێمە هەمومان ئەزانن سەرەتانی میلی ڕەحم تقریبا لە 90 هۆکارەکانی ڤایرۆسی بالووکەیە. ئەو ڤایرۆزە بالووکەیە بینی ژن و مرد ئەگواسەیە لەرەی سێکسەوە ئەگواسێتەوە. گەڕانکاریکی زۆر دروست دەکاتەوە لەسەر خانەکانی میلی ڕەحم. هەندێک لەو گۆڕانکاریەکانە ئەبێ بێژێربەنجە ئەگەر پشتگوێ کراوە یا ئیهمالی کراوە بۆ ئەو گۆڕانکاریەکە. ئێمە بە ئەنجامدانی پشکنینی پاپسمیر بۆ خانمێک ئەتوانن ئەم گۆڕانکاریەکە لە سەرەتاوە بزانن و حەل بکەنەوە و پێویست نابێتەوە بکاتەوە بە مەرحەلەیەکی سەرەتان و کێشەیەکی زۆر دروستە بێت بۆ خانمەکە. تاعاً ئەنجامدانی ئەم پشکنینە زۆر بەسیطە، هەرچی خانمێک ئەتوانی بکاتەوە لای هەر دکتۆرێکی بزیشکێکی ژنانی و مناڵبوون ئەتوانی بکرێتەوە ئەم تێستە. تاعاً تێستەکە لەرەی زێ ئەدکێتەوە بۆ ئەو خانمە. پێویستە خانمەکە 3-4 ڕۆژ دوای پاکبوونی سووری مانگانەکە زەردانی دکتۆرەکە بکاتەوە. ئەو کاتە دکتۆرەکە بە فەحسێکی بەسیط لە عیادەیە ئەو پشکنینە وەرگێ لای ئەنێرێ بۆ مختبەرێک و چاوەڕێی نەتیجەکەکە. لەبەرەوە خوشکەکانم ئەم تێستە زۆر گرنگە. بۆچی؟ ئێمە چونکە ئەگەر زۆر ئاگامان لێبێ زوو ئاگامان لێبێتەوە ئەو گۆڕانکاریەکە ڕۆیاوە لەسەر خانەکانی میلی ڕەحم چارەسەرکردنیان زۆر ئاسانترە ئەگەر گەشتەوە بە مەرحەلەی سەرەتان یا مەرحەلەی ژێرپەنجە، چونکە مەرحەلەی ژێرپەنجە بەڕاستی پێویستە بێ ڕەحمت دەرکەی ئیشعاع وەرەگرە و کێشەیەکی زۆر دروستە بێتەوە. ئەگەر زووتر زانیومانە ئەو گۆڕانکاریەکە هاتووە یا ڕوویاوە چارەسەرکردنەکانی ئاسانترە. سمارت وەرچەرخانە.